لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئەحمەد مەولود محەممەد ئەندامی شاندی هەرێمی کوردستان بۆ کۆنفرانسی گۆڕانەکانی کەشوهەوا کە لە باکۆ لەگەڵم دەبێت. سپاس کە میوانداری ئێمەت قبول کردو بەڕێز ئەحمەد. دەمێ بپرسم کە کۆنفرانسەکە سبەی بە فەرمی دەکرێتەوە، شاندی هەرێمی کوردستان چۆن بەشداریان کردووە و تێبینی و سەرنجەکانی لەم کۆنفرانسە چۆن دەبێت؟ زۆر سپاس. تەمان خۆتان نزانن بابەتی کەشوهەوا بابەتێکی گرنگە لە ئێستادا. نزیکەی 200 وڵات لە ساڵانە لە کۆپەکان بەشداری دەکەن بۆ ئەم ساڵەکە کە کۆپی 29 واتەن 29مین جارەکە ئەم کۆنگرەیە دەبەسترێتن. گرنگە هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە سیستەمی ژینگەی دنیا لە چوارچێوەی ئەو ئامادەکاریانێک کە لە ساڵی ڕابردووەوە دوای ئەوەی کە کۆپی 28 تەواو بوو لە دوبەی لەو کاتەوە هەتاوەکو ئێستاکە ئێمە بە بەردەوامی ئامادەکاری دەکەین بۆ ئەوەی بە شێوازێکی چاڵەکانە بتوانین بەشداری لەو کۆنفرانسە بکەین. تەمان هەرێمی کوردستان هۆکار نییە لە بۆ ئەوەی کە با بڵین هۆکار نییە لە بۆ تێکدانی گۆڕانی کەشوهەوا یاخود کاریگەری لەسەر گۆڕانی کەشوهەوا هەبیتن بە شێوازێکی یەکجار زۆر، بەڵکو هەرێمی کوردستان قوربانیە و ئەو وڵاتانەشی کە قوربانین پێویستە لەسەر ئەو وڵاتانە لە چوارچێوەی ئەوەی کە نەتەوە یەکگرتووەکان لە کۆنفرانسی ساڵانەی کەشوهەوا پابەندی کردوون بەوەی کە ئەو وڵاتانە بتوان و قەرەبووی ئەو وڵاتە نەبکەنەوەکەوە زیانمەندن یاخود زەرێریان پێ دەکەوێتن لە ڕووی گۆڕانی کەشوهەوا. لەبەرەوە هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی بتوانێتن کار لەسەر ئەو بابەتە بکاتن. باشە لە کۆ28 بڕیارە درا ئەمە بۆ هەرێمی کوردستان کراوەکو وڵاتێکی قوربانی ئەم گۆڕانکاریانە ڕاستپاردەکان جێبەجێ کراون ئەو بڕایی کە دیاری کراوە تەرخان کراوە بۆ پلانەکانتان؟ طبعا ئێمە چەند سندوقێکمان هەیە لە نەتەوە یەکگرتووەکان کە ساڵانە کۆمەڵێک پارەی تێدا کۆ دەکرێتەوە. ببوورێت خۆ سەوت من جوم لە سەوتی خۆمە زۆر باش ئێستا چارەسەری دەکەن فەرموو. بەڵێ طبعا ئەو سندوقانی کە لە نەتەوە یەکگرتووەکان هەن لە بۆ ئەو وڵاتانن کەوا زیانیان بەرکەوتووە، هەر وڵاتێکیش بەپێی ئەوەی کە پرۆژەی ئامادە دەکاتن و هەروەها بتوانێتن ئەو فەند و ئەو با بڵێن یارمەتیە داراییانە وەربگرن پێویستە پرۆژەی هەبێتن. ئەو پرۆژانش پرۆژەی با بڵێن بمانای کەلیمە پرۆژەی با بڵێن دیاریکرا و بنوارەوە کاریگەریان هەبێتن لەسەر گۆڕانی کەشوهەوا. ئێمە ڕاستە قوربانین، بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک ئەرکمان لەسرە بەوەی ئەوەی کە داخلی ناوڕێکەوتنامەی پاریس بوون لەگەر وڵاتی عێراق، بۆیە پێویستە ئێمەش و عێراقیش هەموو وڵاتانەشی کەوا قوربانین کار لەسەرەوە بکەن کەوا ڕێژەی لەو گازانە کەم بکەنەوە. تەواو ئەمەش بەچی دەکرێتن بۆ پرۆژە بۆ چاڵاکیانە دەکرێت کە تو ساڵانە بتوانی لە وڵاتەکانی خۆتان لە وڵاتەکان ئەنجام بدرێتن کە پرۆژەی دۆستی ژینگەین و پرۆژەی سەوزن و کاریگەری دروست دەکەن لەسەر کەمکردنەوەی ئەو دەرهاوێشتانی کەوا کاریگەریان هەیە لەسەر گۆڕانی کەشوهەوا بە ئاراستەی با بڵێن بە ئاراستەی ئەوەی کە ئابووری وڵات تێک دەدا یاخود ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بە مەسائلی ئاسایشی کۆمەڵایەتی ئەوانە. لەبەرەوە هەرێمی کوردستانی وەکو ئەوەی کە با بڵێن ئامادەکاری کردووە لەژێر ئەو NDC کە ئامادەی کردووە با بڵێن راپۆرتی پشکداری نیشتیمانی عێراق چەندین بەڵگەنامە و راپۆرتی ئامادەکردوون. هەر یەک لەو بەڵگەنامانە تایبەتە بە سێکتەری جیاجیا ئەوەی کە ئێمە لە ساڵی ڕابردوو کارمان لەسەری کردو و کۆتاییمان پێهێنا راپۆرتی خۆگونجاندن بوو کە سێکتەری سەرەکی لە خۆی دەگرێتن، ئەویش بریتین لە ئاو و هەروەها کشت و کاڵ و ئیکۆسیستەم. خاڵی دووەم راپۆرتی دووەم بابەتی کەمکردنەوەی ئەوەشیان هەر یەک ینی پێک دێ لەو لە پرۆژه ئەو وەزارەتانی کە کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی دەرهاوێشتەکان وەکو سێکتەری نەوت و کارەبا و هەروەها سێکتەری پیشەسازی و ئەو سێکتەرانی دیکەیکەوە با بڵێن زۆر باشە ئینیمەیشن یان با بڵێن دەرهاوێشتەکان تێکەڵ باشە. بەڕێز ئەحمەد لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان چییە و چۆن لەم کۆنفرانسە بەرجەستەی دەکەنەوە؟ طبعا لێکەوتەکان لە هەرێمی کوردستان و لە هەموو دنیا بە شێوازێکن کە کاریگەری زۆری دروست کردووە لەسەر وڵاتان و هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز، هەرچەندە هەرێمی کوردستان ئەگەر با بڵێن بەراوردی بکەین بە عێراق کە با بڵێن ئێمە لە چوارچێوی وڵاتی عێراقین، ڕەنگە کاریگەریەکانی لە هەرێمی کوردستان وەکو پێویست دەرنەکەوتبوون یاخود کاریگەریەکانی ئەوەندە زۆر نەبوون وەکە ئەوەی کە لە عێراق هەیە، چونکە ساڵانە ئێمە دەبینین
ڕێژەیەکی زۆر لە زەوی عێراق بە بیابانبوونە بێتن ئێمە بەڵام لە هەمان کاتیشدا بە نسبەی کەمیش بێتن هەرێمی کوردستانیش کاریگەری بەسەرەوە هەیە لەبەرەوە ئێمە دەکرێت با بڵێن لە سوارچەوەی ئەو وەزارەتانی کە تایبەتمەندن بەو باسانە بتوانین پرۆژە ئامادە بکەین واروها بتوانین تەمویل و فەند لە بۆ ئەو بابەتە بێنینەوە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو تیمانی کەوا بەشدارن لە کۆپی 29. باشە وڵات هەیە کە داهاتیان کەمە بەڵام گازی زیان بەخشی کەمتر بڵاو دەکەنە وڵاتیشەیە ڕێژەی دەردانی گازە زیان بەخشەکانیان زۆرترە چۆن هەوڵدراوەکەم باڵانسەڕا بگیرێت کار لەسەرەوە بکرێت دەردانی گازە زیان بەخشەکان بەگشتی کەم بکرێتەوە پلان هەیە بۆ شتێکی جێگرەوە کارێمی کوردستانیش بتوانێت تێدا بەشدار بێ. طبعا ساڵانە کە کۆنفرانسی کەشوهەوا ئەنجامە درێتن ینی ئەوە لە دەرەنجامی بڕیارەکان ئەوە دەکرێتن کەەوە ئەو وڵاتانی زۆرترین گاز تێکەڵ بە هەوا دەکەن بتوانن با بڵێن بە تایبەتی لە پرۆتۆکۆلی لە کیۆتۆ لە ساڵی 1997 بۆ یەکەمین جار تواندرا ئەو ئامانجە با بڵێن بەرجەستەکراوانە دیاری بکرێن لە بۆ ئەو وڵاتانە هەتاوەکو بتوانن ڕێژەی ئەو گازانە کەم بکەنەوە بەڵام هەندێک لە وڵاتانی لە بۆی کە با بڵێن گرفتی وەبەرهێنان یاخود گرفتی پەرەپێدانە بێتن لە جیاتی ئەوە دەچن لە وڵاتانی دیکە بابەتی کریدیت کاربۆن و ئەوانە دێتە گۆڕێ بۆیە هەندێک لە وڵاتانی کەوە با بڵێن پیشەسازی گەورن بە تایبەتی وڵاتانی جیبی زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهەوایان هەیە وەسەتا هەشتای ئەو گازە زیان بەخشانەی کە تێکەڵ بە هەوا دەکرێت لە ڕێگەی ئەو وڵاتانەوە کە وڵاتی جیبیستن 120 هەموو وڵاتەکانی دیکەن عێراق لە 0.05 ینی لە 1005 ئەو گازێک کە تێکەڵ بە هەوا دەکاتن عێراقانی ئەوەندە کاریگەریە هەیە لەبەر ئەوە عێراق کاریگەریی ئەوتۆنیە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام کاریگەری گۆڕانی کەشوهەوای زۆر بەسەردازان کاتە توانین بڵێن هەرێمی کوردستان لە ئاستی مەترسی تێپەڕیوە واتەم گۆڕانکاریانە مەترسێکی ئەوتۆ لەسەر هەرێمی کوردستان دروست ناکەن بەد لە بەرچاوگرتنی مەترسیەکانی عێراق. طبعا مەترسی گۆڕانی کەشوهەوا مەترسێکی عالەمیە مەترسێکی جیهانیە لەبەرەوەی پەیوەندی بە کۆمەڵێک بابەتەوە هەیە پەیوەندی بە ئاسایشی خۆراکەوە هەیە پەیوەندی بە ئاسایشی ئاوەوە هەیە پەیوەندی بە با بڵێن نەخۆشیەوە هەیە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە ینی پەیوەستدارە بە ژیانی هەموو تاکەکانی کۆمەلگا لەبەرەوە هەموو کۆمەلگاکان لە ژێر هەڕەشەی گۆڕانکاریەکانی کەشوهەوادە لەبەرەوە پێویستە ئێمە بە هەموو لایەکمان بتوانین کار لەسەر ئەوە بکەین چۆن کەمترین کاریگەریەکانی ئەو گۆڕانی کەشوهەوایە ینی بە شێوازێکی وا کار بکەین کەوا کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا کەمترین کاریگەریان هەبێتن لەسەر ئێمە و لەسەر هەموو وڵاتانی دنیاش بە تایبەتی لە کۆپەکان لە کۆنفرانسەکان ئەو وڵاتانە زیاتر زەختیان لەسەرەکرێتەوە ئەو وڵاتانە زیاتر با بڵێن زەختیان لێ دەکرێتن کەوا زۆرترین ڕێژەی گازەکان تێکەڵ بە هەوا دەکەن بۆ ئەوەی لە پرۆژەکانیان بتوانن ئەو تەکنەلۆجیانە بەکاربێن کەوا تەکنەلۆجیای دۆستی ژینگەن و هەروەها لەو وزانش دوور بکەونەوە کە وزەی تەقلیدی و کاریگەریان هەیە لەسەر گۆڕانی کەشوهەوا و ژینگەی دنیا. بەڵێ بەڕێز ئەحمەد مەولود محەممەد ئەندامی شاندی هەرێمی کوردستان بۆ کۆنفرانسی گۆڕانی کەشوهەوا لە ئازەربایجان لە باکۆ لەگەڵمان بووی زۆر سوپاس.